بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاتان لێبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر جارێکی تر لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە هاتمەوە خزمەتیەوەی خۆشەویست. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرنگاربوونەوەی نەخۆشی ژێرپەنجەیە کە لە هەرێمی کوردستان هاوشێوەی وڵاتانی تر ئەم نەخۆشیە وردە ڕوو لە زیادبوون دەکات و بێگومان ئەم نەخۆشیەش یەکێکە لە نەخۆشیە زۆر قورسەکانیان لە یەکێک لەو نەخۆشیانەی کە لەنێو کۆمەڵگەی ئێمەوە ناسراوە چارەسەرکردنی زۆر زەحمەتە. و ئەمڕۆ لە ریپۆرتاژێکی تایبەت و لە بەرنامەیەکی تایبەت دەمەوێت بچین تاوتوی ئەم بابەتەیە بکەین نەخۆشی ژێرپەنجە بزانین چارەسەرەکانی چۆنە و چۆن چارەسەر دەکرێت. بەشێک لە چارەسەربوانی نەخۆشی ژێرپەنجە دەکەمە میوانی بەرنامەکەم و هاوکات دکتۆرێکی پسپۆر دەکەمە میوانی بەرنامەکەم بۆی بێکەوە تاوتوی نەخۆشی ژێرپەنجە بکەم و ئەو ڕۆشنبیری ئێبەیەوە بگێنم ئەخۆ چۆن خۆمان بپارێزین لە نەخۆشی ژێرپەنجە و نەخۆشی ژێرپەنجەش بێەوە بناسێنم. سەروین عومەر مەولود نازناوم سەروین دەروێشە لە 2017 دکتۆر بڕیاری بڕینەوەی مەمچی منیدا مەمچی لای ڕاستم بڕایەوە لەبەر ئەوەی وەرەمێکی تێدا وەرەمەکەش پیس بوو شێرپەنجە بوو و بنباڵیشم بەشێک لە بنباڵم کە گرەی لیمفەکان تووشی سەرەتان ببوو و لە ڕاستیامەش وەکو کەسێکی ئاسایی نەمدەزانی شێرپەنجە چییە بیرم لەوە دەکردەوە شێرپەنجە مردنە نەمدەزانی کە چابوونەوەی هەیە کە خێزانم خانەوادەم زانیان کە من شێرپەنجەم هەیە نەتیجەی فەحسەکانیان وەرگرتبەوە ویستیان لێم بشارنەوە بەڵام زۆر سپاسی دکتۆرەکەم دەکەم کە قبولی نەکردبوو لێم بشارنەوە بڕیاریدا کە بەخۆم بڵێ کە چوم زۆر یعنی بەڕاستی سپاسی دەکەم کە ئەو شتێک کرد لەگەڵم چونکە ئەو بۆی ئەوەی بیر لەوەی بکەمەوە کە هەموو ئەو شتانە بکەم کە حەزم لێیە و چونکە ئەو کاتی وام دەزانی شێرپەنجە یەکسانە بە مردن سەرەتا زۆر پێم ناخۆش بوو ئازارم ینی لە ڕووی دەرونیەوە زۆر بە ئازارە بە تایبەتی کاتێک کە عیلاجی کیمیایی وەردەگری عیلاجی کیمیایی عیلاجێکی تۆزە قورسە زۆر ناکەوە خەڵک وا بە ترسەوە سەیری لێ دەکات و بیری لێ دەکاتەوە عیلاجەکە یەکجار وانە دەتوانانی تەحملی بکەی نمونەی ئەمنم ئەوە کاکە ڕاستیە لێرەیە زۆر بە ئاسایی عیلاجەکانی خۆمان وەرگرت دەگەڕێتەوە بۆ 4 ساڵ پێش ئێستا ساڵی 2017 سەرەتای دەستپێکی نەخۆشیەکەم بوو کە هەستم کرد گرەیەک لەسەر شانم هاتووە گرەیەکە لەسەر شانم هات دایکم بۆ هەموو کەس و کارم تۆزەکە ئاگادار کردەوە وتیان عیلاجێک بکە با بزانین عیلاجەکە چییە چوون فاسە فۆحساتم کرد و دیار بوو گرەیەک بوو گرەیەکەمان دەرهێنا گرەیەکەمان بەڵێ دەرهێنا بەڵێ لەسەر شانم بوو گرەیەکە عملیات کرام 23 ڕۆژ لە ماڵەوە کەوتم ئیجازەم لە شەریکە وەرگرت و لە ماڵەوە بووم و زەرعمان کرد پێویستیمان بە زەرع بوو نردمان بوو ئوردن داوای سامپلەری زیاتریشیان لێکردین دوای ئەوە بوو کە تێگەیشتین پێدەچوو گرەیەکە پاک نەبێ سەردانی وڵاتی تورکیام کرد بۆ ئەوی بزانم تەشەنەی کردووە نەیکردووە نەشتەرگەریەکەم لێرە لە نەخۆشخانەی ژین یەکەم جار ئەنجامدا بەڵێ سەردانی تورکیام کرد لەوێ فەحسێکی جوانیان بۆم کرد و پیتی سکانم کرد سیتی سکانم کرد هەندێک عیلاج و شتم بەکارهێنا کە لەشم لەخوا بەزای خۆشبەختانە باش بووم خراپ نەبووم ئەلحەمدوللا لەشم پاک بوو تەشەنەی نەکرد بوو گەڕامەوە دکتۆر سەلیم سعید زەنگەنە خۆشبەختانە لەگەڵی دانیشتین و باسی نەخۆشیەکەم بۆی کرد و لەگەڵ دکتۆر سابیر عوسمانە پێکەوە نەشتەرگەریان بووم ئەنجامدا دوای مانگونی وەک کە گرەیەکەم دووبارە گەڕایەوە دوندار نەشتەرگەریم بۆ کرا جاری یەکەم لە نەخۆشخانەی ژین جاری دووەم دوای مانگونی وەک گرەیەکەم گەڕایەوە بۆ دوو گرێ دوای بۆ سێ گرێ لە یەک شوێنە بەڵێ لە لای دکتۆر سەلیم نەشتەرگەریم ئەنجامدا دکتۆر سەلیم وتی لە خلالی چەند مانگێکی نزیک محاولە بکە لێزەرات بەکاربێنە ڕێگەی سلێمانیم گرتە بەر بەشی نەخۆشخانەی ژیانەوە لە سلێمانی سوپاسیان دەکەم هاوکارم بوونە لێزەرەکانم زۆر بە جوانی بەکارهێنا دوای بەکارهێنانی 33 جەلسە لێزەری من تەندروستیم خراپ نەبوو باش بووم لەخوا بەزیابێ تەندروستیم بەعام باش بوو
و دائما نەترساوم خۆم قەلەق نەکردووە کێشەم بۆ خودی خۆم دروست نەکردووە ئەوش خوا پێدام لە خوا بە زیاد بێ شکرانەی خوای دەوێ بەڵام گرینگە ئینسان ئاگاداری خۆی بێ گرینگە یعنی ببێتە قەڵغانێک پێویستە یعنی ببێتە بەشێکی زۆر پتە بۆ ئەو نەخۆشانەی کە هەمانە چاو لە ئێمەمانان بکەن بزان سیرکە نەخۆشی چییە یخۆ نامرین ئیلا مەرجە بە نەخۆشی بمرین وا باز دەکرێت یعنی سەتا چەند خەڵک بە نەخۆشی ئەمرێ و ڕێژی نەخۆشی وانە هەتا ئێمە ئەمرین و سەتی وەکو ئێمە بە ساغی ئەمرێت و مەشاکل و کێشە و ڕوودا و حوادثی ناخۆش دەتوانم بڵێم بە خۆشەویستی بەرەنگاری بوومەوە من ینی خۆم پاک کردیتەوە لە ڕق لە ترس ئینسان ئەگەر خۆی دایمەن هەم جارێ دەڵێم ترس یەکسانە بە ڕق کە پاک بوویەوە لەو شتانە لێ دەگەڕێ و کەسانی دایانەوە یارمەتیت بدەن لە ڕووی ڕوحی معنەوی کە دێن یارمەتیت دەدەن تۆ ئاشکرا دەکەی دەڵێی من نەخۆشم نەخۆشە کەش پێویستی بە باوەش و سۆزی کەسانی دەوروبەرتە ئەو باوەش و سۆزە وا دەکا ئەو مرۆڤ بتوانی بەرەنگاری بکاتەوە کە ئەو نەخۆشیەمان شاردەوە باوەڕ کە دوو قات ئازار دەدا دوو قات ئەزیەتی پێدەخۆی بەڵام من نەم شاردەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان قژبڕینی خۆم ئیعلان کرد زۆر بە ئاسایی بەڵام هەندێک شت هەیە بە خۆت باگراوندێکی معرفی لە بۆ خۆت پیادەکەی سەبارەت بەو نەخۆشیە سێرچم کرد و لە گوگل گەڕام و پرسیارم زۆر لە دکتۆرەکەم دەکرد باوەڕکەندێک جار دەمنووسیەوە پرسیارەکان لە وەرەقەت دەمگو با لە دکتۆرەکەم پرسم باوەڕ کە ئەوەی ئێستا ئەم خەڵک جێی لە من و لە تووە دوو شت ئەمنی قورتار کرد یەکەمیان ئازایەتی و ئیرادەی خۆم دووەمیان ئومێد و هیوام زۆر بە ژیان بوو کاتێک بڕیارمدا زۆر کەس دەمدیت کە نەخۆش و چابووینەوە باشە کەسانێکی شەبوون گەنجی زۆر جوانە بوو دەیانم ناسی لە نزیکەوە هیچ بەڵایان لێ نەبوو ئێستا لە ژیان نەما هەر لە ژیان نەماون کەواتە ئێمە بیر لەوە بکەینەوە کە خوای گەورات تەمەنەچی بە ئێمە بەخشیە یعنی هیچ کاتێکەوە نییە هۆکاری نەخۆشی لەوانەیە بە نەخۆشی ئینسان نامری بێگومان کە ئیتر لێزەرەکانم بەکارهێنا تەواو بووم لە لێزەرەکان مانجی جارێک دوایی 3 مانگ جارێک دوای کردمانە 5 مانگ جارێک فحص و فحوساتم بۆیان ئەبردەوە باش بووم ئێستا لەو قۆناغەدام لە نەخۆشخانەی نانەکەلی زۆر سپاسی ئەو دکتۆرە بەڕێزانە دەکەم دوای ئەوەی کە سەردانی هندستانم کرد پرۆتۆکۆڵم وەرگرت لە هندستان گەڕامەوە عیلاجم بۆ دانراوە عیلاجەکان دەرزی کیمیاویم بەکارهێناوە لە کۆتایی بەکارهێنانی دەرزیەکانم و لە ڕاستیدا شێر من سپاس گوزاری ئەو نەخۆشیەم زۆر سپاسی خوا دەکەم کە ئەو نەخۆشیەم توش بوو لەبەرەوەی تازەش ئەو قسەیەم وەرە دووبارەیە فێری کردم مرۆڤ بم فێری کردم کە یەکەم جاربیر لە خۆم بکەمەوە پێشتر کەسێک بووم یەکسان بووم بە باوکم بە دایکم بە منداڵەکانم بە مێردەکەم بەڵام پاش ئەو توشبوونی و نەخۆشی بیرم لە خۆم کردەوە لە هیوا ئاواتەکانی خۆم لەو شتانی کە حەزم لێ جێبەجێ بکەم و جێبەجێشم کرد و ئێستا کەسایەتیم جیاوازە لەگەڵ کەسایەتی 2017 باشە کتێبێکی نووسی پێماوە لەم ماوەیە کتێبێکی نووسی بەزانمە ماوەیە توی کرد بە نووسەر کتێبی بەدەم ئازارەوە سەمام نووسی لەم کتێبە باسی چیت کرد بەسەری زۆری ئەو تێکستانی نووسم لە خەستەخانەی لە نەخۆشخانەی نانەکەلی نووسیم کاتێک کە عیلاجی کیمیایی وەرگرت ئەوم لێوێ نووسیە کتێبێکم ئامادەیە شعرە و کتێبێکی ترم هەیە ڕۆمانە بەڵام تەواو نەکردیە و ئێستا کۆتایی وەرجێڕانی چیرۆکێکم با بڵێم لەبەرچی بووە بەرهەمی شێرپەنجە چونکە من خۆم فەرامۆش کردبوو لە دوای نەخۆشیەکەم بیرم کردەوە بە کۆڵانەکانی منداڵیمدا تێپەڕیم وتم ئەو هیوا ئاواتانێک کە حەزمە و پێشتر هەم بووە با جێبەجێ بکەم خێزانت ئەگە خێزانێکی چاک بێ وەکو خێزانی خۆت ئەگەر چاک بێ دەورێکی گەلە ئەساسیاتی هەیە بۆ مەرجێ خێزانێکی چاک بێ و یعنی بەختەوەرت بکە و ئەگەر بێت و خێزانێک بێ بەختەوەرت نەکات بەڕاستی کارە ساتە وەلەو دەتوانم ناوی لێ بنێم من سەراحەتەن دەتوانم بیگەڕێنمەوە بۆ کێشەی زەواجکردنم یعنی چونکە تووشی کۆمەڵە کێشە بووم لەلایەن ژیانی زەواجمەوە
دەیگەڕێنمەوە بۆ ئەو مەسائلە بەڵێ ئەم نەخۆشیم بێگومانم دەیگەڕێنمەوە بۆ تێکسونی ژانم دەڵێم بێهیوامە بن باوەڕکەن هەر کاتێک ئێوە بیر لەوە بکەنەوە کە شێرپەنجە هیچ کاتێک یەکسان نییە بمردن خۆتان دەتوانن دەرباز بکەن لەو نەخۆشیە. سارکۆما تەبیعەتێکی ناخۆش لە سارکۆمەدا ئەوەیە دەگەڕێتەوە بەڵێ گەڕانەوەی هەیە چەند جارێک و دەبێت هەر جارێک نەشتەرگەری لە سارکۆما ئەنجام بدرێت دەبێت چاردۆرەی ئەو گرەیە بە تەواوەتی پاک بکرێتەوە لایانی کەم 2 سانتیم بۆ 3 سانتیم دەوروبەری پاک بکرێتەوە و سلایتەکەی سەرشی کە دادەنێتەوە پێویستە لە گۆشتێکی پاک ئەوەی لە جاری یەکەم کە هیچم لێ نهات و پێی نەمردم لە جاری دووەمیش هەر پێی نامرم و لە جاری سێمیش ئیشەڵا نایەتەوەش دەڵێن کیمیاوی لە بنی دەینی ئیشەڵا لە بنیشی هێنا و لە بنیشی دێنی و بێتەوەش هەر ئەمن ئەوی لە بندەینم ئیشەڵا و ئومێدم زۆرە و ئەمەلم زۆرە و ئەم نەخۆشیە بەجددی فێری کردم ژیانمانای چییە ژیان فێری کردم مرۆڤ چییە فێری کردم خەوچیە فێری کردم خواردن چییە فێری کردم خۆشی و عەتف و عەواتف چییە فێری کردم یعنی بەختەوەری مرۆڤ چییە لە چیدا خۆی دەبینێتەوە ئێستا چۆن پێناسی مرۆڤ بۆ بکەم مرۆڤ دوا بۆ پێناساکەم مرۆڤ هەتا نەخۆش نەکەوێ نازانێ مرۆڤتایەتی چییە هەتا نەخۆش نەکەوێ قەدر و قیمەتی خەو و ئیسراحەت و ژیان نازانێت چێ بێگومان بە بەڵە خۆشویستان و عزیزان بە پێویستمان زانی سەردانی یەکێک لە دکتۆرە هەرە باش و پسپۆڕەکانی نەخۆشی شێرپەنجە بکەین و هاوکات مامۆسایەکی زانکۆ لە کۆلێژی پزیشکی بکەین ئەویش دکتۆر جەنگی شەوکەتە کە پسپۆڕی هەیە لە نەخۆشیەکانی گرەی شێرپەنجە دکتۆر خۆشحاڵین کە لەگەڵ ئێمەی حەزم لێ خۆت بە بینەرانمان بناسێنی بزانین دکتۆر جەنگی کێیە. سپاستانەکەم بۆ ڕەخسانیەم دەرفەتەوە بە خێراتنتانەکەم ئازێتان کێشە من دکتۆر جەنگی شەوکە ساڵەییم ڕاوێژکار و پسپۆر لە نەخۆشیەکانی هەنا و نەخۆشی گرێ و شێرپەنجە لە هەولێر مامۆستام لە کۆلیژی پزیشکی و هەروەها لێ پرسراوی پرۆگرامی بۆردی کوردستانیم بۆ ڕاهێنانی قوتابیانی بۆرد لە بواری شێرپەنجە. باشە دکتۆر پێم بڵێ چۆنە لەگەڵ نەخۆشی شێرپەنجەیەوە سەردانی کەران چۆنن ئێستاکە لەو ماوەی کە تۆ وەکو ڕاوێژکار کە سەردانکەرێکی زۆرت هەیە هەزەکەم نەخۆشە هەروەکو ئامارانی کە باز دەکرێت ڕوو لە زیاد بوونە ئەوانەی کە سەردانی ئێوە دەکەن هینا و خۆی هەرێ من یاخود پارێزگاکانی تری عێراقن زیاتر. بەڵێ وەڵا خۆی وەکو ئامار بڵێ تەسجیلکردن یا تۆمارکردنی شێرپەنجە بە گشتی لە جیهانە زیادی کردووە لە عێراقش هەروەها و لە کوردستانش بە تایبەتی بەڵێ ڕێژەی تۆمارکردن زیادی کردووە بەڵام ڕێژەی نەخۆشی شێرپەنجە بە قەنەعەتی من لەو چەند ساڵی ئەخیر وەکو ڕێژە زیادی نەکردووە بەڵام توانای دەستنیشانکردن زیاد بووە لە لامان ئێستا دەتوانین بە ئاسانی لەگەڵ پێشا بەراوردیکەین زووتر دەتوانین دەستنیشانی نەخۆشی بکەین زۆر جا نەخۆش لەوانەیە پێشتر شێرپەنجەی هەبوو بێ دەستنیشان ناکرا یاخود نەخۆش ئەو ڕۆشنبیریەی کە ئێستا هەیە لە ناو خەڵکە باوە و بڵاوە خەڵک زیاتر خەمخۆری خۆیەتی و یا کە سوکاری دایکان و باوکان خەمخۆری تەندروستیانە زووتر لە نەخۆشی دەپێچنەوە لەبەرەوە زووتر دەگاتە بەردەسمان دەستنیشانی زیاترە بەڵام ئەگەر بێت و بەراوردی ڕێژەی توشبوانی شێرپەنجە لە کوردستان و عێراق بکەین بە وڵاتانی دەور و پشتمان هەتا ئێستا ئێمە لە دواوین هەتا ئێستا ڕێژەی توشبوانی ئێمە کەمترە لە ئوردن کەمترە لە ئێران کەمترە لە تورکیا لەوانەیە دەورێک هەبێ لە تۆمارکردن ئێمە هەتا ئێستا تۆمارمان لە ساڵانی پێشوو زۆر خراپ و تقریبا هەر نەمان بوو بەس خۆشبەختانە لەم 2-3 ساڵی ئەخیر وەزارەتی تەندروستی بە ڕێبارەتی تەندروستی هەولێر گرنگێکی زۆر دراوە بە تۆمارکردنی شێرپەنجە کەسانی تایبەت و بەشی تایبەت دانراوە لە بەڕێوەبەرایەتی و لە وەزارەتش بەس بۆ تۆمارکردنی شێرپەنجە بۆیە ئێستا دەبینین ڕێژەی تۆمارکردن لە نەخۆشی شێرپەنجە لەگەڵ ساڵان زۆر زیاد. باشە دکتۆر پێم بڵ ئەگەر پێناسەیەکی گشتگیر بۆ شێرپەنجە بکەین شێرپەنجە چ نەخۆشیەکە ئایا ئەو نەخۆشیەکە هاوڵاتیان فعلەن وای لێ تێگەیشتویان لە نێو کۆمەلگای کوردی ئەو دەنگۆی هەیە دەڵێت دەرگایەکە بۆ مەرگوی تر تۆ تەواو ڕێگەی مەرگەگریتە بەر لە ڕێگەی ئەم نەخۆشیەوە یان ئێوەی دکتۆر چۆن پێناسی نەخۆشی شێرپەنجە خۆی شێرپەنجە ئێمە بە نەخۆشیەکی درێژخایەن دایدەنین نەخۆشیەکی قورسە ڕاستە بەڵام
ئەگە چارەسەر نەکرێت کوشندەیە بەڵام ئەگەر بێت و نەخۆش لە خۆی کۆلیەوە ئەگەر نەخۆش خەمی خۆی بوو خەمی تەندروستی خۆی بوو زوو سەردانی دکتۆری کرد لە کاتی پێویست دەستنیشان کرا نەخێر بە تاکید ئێستا لەو نەخۆشیانەیەکەوە چاک دەکرێت و دەتوانین بنبڕی بکەین چاکبوونە شێرپەنجە پێکاتووە لە زیادگەشەکردنی خانەکانی لەش لە یەکێ لە شانەکانی یا ئۆرگانەکانی لەش چ مەمک بێت چ سیپەلک بێت چ گەدە و ڕیخۆڵکە بێت قۆڵۆن بێت مێشک بێت ئێسک بێت گورز هەموو شوێنێک لە لەش هەموو ئۆرگانێک توانای ئەوەی هەیەکەوە شێرپەنجە لە ناو خۆی دروست بکە لەبەر ئەوەی خانەکانی کۆنتترۆلی گەشەکردنی لە دەست دەدەن لە زیاتی ئەوەی لە 3 ڕۆژ 4 ڕۆژ گەشە بکات لە سەعاتێکا دەچا گەشە دەکات ئەوەش بە هۆکاری زۆرە ئەو هۆکارانەوە دەکەن ترشی ناو DNA لە ناو خانەکانە بشتێت و لەش توانای ئەوە نەبێ پێڕانەگا چاکی بکاتەوە چونکە ئێمە لە ناو لەشمان لەخوا بە زیادوێ هەموو سیستمێکی بەرگریمان هەیەکەوە ئەو تێکشکانانەی لە خانەکان دەبێت دقە و سەعات چاک دەکرێتەوە بەڵام ئەگەر هات و تێشکانەکان زۆر زیاتر بوولەوەی کەوا جستەمان توانای ئەوەی هەبێت چاچکاتەوە ئەو وەختا و تێشکانانە کۆنتترۆلی خانەکان لە دەست دەدەن دەبنێ گرێ ئەو گرێ ئەگەر بڵاو بۆەوە لە جێی خۆی چوە شوێنێکی تر پێی دەوترێ شێرپەنجە لە ناو خەڵک پێوترێ نەخۆشیە پیسەکە پێوتێ دەردە پیسەکە پێوترێ گرێ پیسەکە یا خود سەرەتان هەمووی ناوی جیاجایە بۆ هەمان نەخۆشی کەوا باشە دکتۆر هیچ تەمەنێک هەیە کە تەمەنی دیاریکراوی هەیە ژێرپەنجە خود دەکرێت لە منداڵێکی بچووک تاوە کەسێکی بە تەمەن خۆی هیچ تەمەنێک شێرپەنجە دوور ناخاتەوە بەڵام خۆیەوەی کە دەزانراوە شێرپەنجە نەخۆشی تەمەنە عادەتەن ئەو نەخۆشانەی کەوا لە سەروی عمری 65 ساڵی زیاتر توش دەبن چکە دیسانەوە لەبەرچی لەبەر ئەو تێکشکانانەی کە لە خانەکان ڕوودەدا کۆ دەبێتەوە و ئێستا یەکێک لە هۆکاری زیادبوونی شێرپەنجە لە جیهانە درێژبوونی تەمەنە خەڵک تەمەنی زیاد بووە و ژمارەی دانیشتوانی جیهان زیاد بوونە لەبەر ئەوە ڕێژەی دەستنیشانکردن و توشبوون بە شێرپەنجە زیاد دەبێت جابۆیە تەمەنی گەورە یەکێکە لە هۆکاری توشبوون بە شێرپەنجە بەڵام هیچ کەسێک دوور نییە لە شێرپەنجە من هەر لەم ماوەیە نەخۆشمان بینیوە کەوا عمری لە ساڵێک کەمترە شێرپەنجەیەکی زۆر گەورەی هەبوو دەبینین هەر لە دایک دەبێت نابێتە 2 هەفتە و 3 هەفتە منداڵێکی ساڵونی اون کەتە بەردەستیت کە تەنها تەمەنی ساڵونی وێت بوو لە جگەری شێرپەنجە هەبوو بەڵێ هەیە بڵێ لە بەشی شێرپەنجەی منداڵ یا بەشی چارەسەری شێرپەنجەی منداڵ بە جۆرەی ئامارەکانەوەی کە ئێمە هەمانە لە کوردستان زۆرترین ڕێژە کە توش بووە کە لە ساڵی 2019 نزیکەی 3500 کەس توش بوون تەسجیل کراوە توش بوو یعنی 3500 کەسی تازە لە هەولێر دەستنیشان کراوە بە شێرپەنجە لە خلال 2019 لە 155 یان تەمەنیان لە بینی 45 بۆ 65 بووە کە زیاترین تەمەنە کە توش بۆ یا تۆمار کراوە بەڵام لە 105مان لە خواروی تەمەنی 14 ساڵیەوە بووە لە 105مان کە لە هەمووی بە قەنەعەتی من خەتەرتر و زەحمەترە لە 105 نەخۆشەکانمان لە بینی 14 ساڵی بۆ 25 ساڵی بووە کە لەو تەمەنە مەفروزە شێرپەنجە زۆر کەم بێ تەمەنی گەشەیە تەمەنێکە کە گەنجە بەرگری لەشی تەواوە جاران لەوانەیە لە ساڵێکا یەک نەخۆش یا دوو نەخۆشمان نەبینایە لەو تەمەنە کە تووشی شێرپەنجە بێ بەڵام ئێستا بەداخەوە ئافرەت دەبینین 17 ساڵە 18 ساڵە شێرپەنجەی مەمچیەکەوە زۆر غەریبە لە وڵاتان گەنج دەبینین 23-24 ساڵە شێرپەنجەی گەدەی هەیە شێرپەنجەی قۆڵۆنی هەیە کە ئەو حاڵەتانە دەگمەنن بە قەنەعەتی من ئەلوێ هەڵوەستەیەکی چاچی دەوێت بزانین هۆکارەکان چینە سەر هۆکارەکان بەڵام بەر لەوە حەزم لێ باسیەوە بکەین چارەسەرەکان ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە تۆکو و ڕاوێژکارێک هاوکات مامۆسایەکی زانکۆ چارەسەرەکانی نەخۆشی شێرپەنجە لە چاو نەک جیهان لە چاو دووروبەران لە هەرێمی کوردستان و لە بەگشتی لە عێراق چۆنە بڵێ وڵاتی سانەوە دەڵێم خۆشبەختانە ئەوەی کە دەکرێت لە کوردستان دەتوانم بڵێم لە 90 تا 95 لە 95 تۆزم باڵغیتیاوی بەڵام لە 190ەوەی کە پێویستە لە بەردەستمان بێ پێش چارەسەرکردن دەستنیشانکردن کە بەشێکی زۆر گرنگە لە چارەسەرکردنەگەر دەستنیشانمان تەواو نەبێت چارەسەرەکەمان سەرکەوتو نابێ چارەسەر ئێستا خۆشبەختانە لە هەولێر جیهازی پێتسکانمان هەیە کە یەکێکە لە ئامێرە هەرە گرنگەکان بۆ دەستنیشانکردن و دەستنیشانکردنی قۆناغی نەخۆشیەکە لە نەخۆشدا دکتۆر بابسینە سەرەوە چۆن هاوڵاتیان
خەڵکی یاسایی چۆن خۆی بەپارێزێت لە نەخۆشی شێرپەنجە چۆن هەروەکویەوە باستان کرد لە سەرەتاکان ئەگەر بێت و درکی پێ بکرێت لەوەی چارەسەری زۆر ئاسانتر بێ چۆن وە هەست بکات لە سەرەتاکانی نەخۆشی شێرپەنجە ئاخۆ ئێوە چ ڕێنماییەکتان هەیە بۆ هاوڵاتیان ئەخۆی خۆپاراستن یا لەگەڵ دەستنیشانکردن دوشتی جایە خۆپاراستن لە منداڵیەوە دەست پێ دەکات دەبێت دایکان و باوکان هەوڵ بدەن ژینگەی مناڵەکەیان تەندروست بێ ژینگەی شارەکە وڵاتەکە تەندروست بێ خواردنی تەندروستی بداتێ دووری بخاتەوە لە خواردنی بە قوت و خواردنی زۆر سوورەوەکرا وەکو ئەوەی کە پێی دەڵێن فینگەر یان فرنچ فرایس و ئەو شتانە کە پەتاتەی سوورەوە کراوە ئێستا بۆتە مۆدێل لە هەموو شوێنێک و لە هەموو مەطعامێک و شتانە منداڵوە هەیە لەوە زیاتر هیچ ناخوا یا چپس ئەو چپسانەی کەوا یا ئەندۆمیە نازان چی ئێستا ئەوانە بوونەتە خواردنی منداڵ بەوە گەورە دەکرێن بە تاکید لە دوای چەند ساڵێکەوانە هەمووی کاریگەری زۆر خراپی دەبێت بۆیە خۆپاراستن خۆراکی تەندروست دوورکەوینەوە لە خواردنی بە قوت و خواردنی مەی و بەستراو زیاتر پەنابەری بۆ خواردنە سروشتەکان خواردنە زۆر فایبەرەکان سەوزە و میوەکان لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین ئەوجا لە خۆمان پەنابەرین بۆ وەرزش بکەین لەوانە ئێستاوانی کە جوان لێمە بڵێن دکتۆری خۆت بۆ نایکەی یان خۆ زۆری دەکەی بەڵام بە تاکید دەبێ بیکەین منش دەبێ بیکەم ئێوەش دەبێ بیکەم دایکان و باوکانمان دەبێ بیکەن چکە بنراوەکەوە شێرپەنجە لەوانەی کە وەرزش دەکەن زۆر کەمترە لەوەی کەوان نایکە دوورکەوینەوە لە قەڵەوی و زۆر وەزنی بەهاوڵە بکەین چێشمان دایمەن دووبارە هۆکارێکش بۆ نەخۆشی هۆکارێکە بۆ توشبوون لە نەخۆشی شێرپەنجە لە ئافرەت لە مەمەک و لە نێرومێ لە قۆڵۆن یەکێکە لە هۆکارە ڕئیسەکان و بینراوە ئەوانەی کەوا چێشیان زۆرترە زیاتر توش دەبن بە شێرپەنجە دیسانەوە ژینگەی پاکوخاوێ ژینگە کاریگەری هەیە دکتۆر لە ئێستا دەبینیم بەهۆی ئۆتۆمبیڵۆم کارگانە هەرێمی کوردستان وردە ژینگەکەی پیزە بێ ئایا ژینگە کاریگەری بەسەر نەخۆشش دەبێت ژینگە کاریگەری زۆرە ئەو مەوادانەی کەوا لەو معمەل و لەو پەترۆڵخانانە و لەو ئیتر سەیارە و لۆری و پاسکە کۆنتترۆل ناکرێ بەداخەوە لەوانەیە ئێستا ئێواران ئەگەر لە دوورەوە سێری هەولێر بکەی کە لە مەسیفۆلێک پارچە هەورێکی تەمی ڕەشی ترسناک دای دەپۆشێت دنیا چەندێ ساماڵ بێ لێرە هەر هەور دایپۆشێ و هەر تەم دایپۆشەوە مەیەچێتە هەناسەکانمانەوە هەر لە لوتمانەوە هەتا کونا و سیپەلکەکان معرضن بۆی کەوا تووشی شێرپەنجە بن چونکە گۆڕانکاری بەسەرخان باشە دکتۆر با کۆتا پرسیارمەوە بێ بێگومان لەوە ئێستا کەسێک بینەرانێکمان هەبێت تووشێم نەخۆشیە بوو بن یا خود لە ماڵەکەیان یا خود کە سوکاریان ئەم نەخۆشی هەبێ تۆ چ ئامۆژگاریەکەت بۆوان هەیە گەورەترین یان باشترین چارەسەری نەخۆشی شێرپەنجە هەروەکو گوێمان لێ وە دکتۆرانی تر ئاماژە پێدا دەڵێن هیوایە تۆ چ ئامۆژگاریەکەت بۆیان هەیە ماڵ لە ماڵەوە لە کۆمەلگاکە پێویستە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم نەخۆشیە بکرێت وڵا یەکەمین شت دەمەوێت ئەوەیان پێ بڵێم کەوا شێرپەنجە کۆتایی ژیان نییە وەکووتمان شێرپەنجە واتای مردن نییە شێرپەنجە کاتێک مردنە کە چارەسەری نەکەی ئیهمالیکەی لێ بگەڕێیکەوە لە ناوە بتخوا و ئاگار لێ نەبێت لە کەسانەی کەوا بەداخەوە خۆیان ئیهمال دەکەن چ لە بەترس بێت لە شەرم بێت لە نەبوونی بێت هەر کاتێ هەستت کرد کە تەندروستت تاوانیە سەردانی دکتۆر بکە ئەگەر بێت و شێرپەنجە لە قۆناغی یەکەم و دووەم دەستنیشان بکرێ 100% دکتۆر دەتوانێت چاچی بکاتەوە بە چارەسەری نەشتەرگەری باش بە چارەسەری کیمیایی بە چارەسەری تیشک بە چارەسەری بایۆلۆجی و بە چارەسەری مەناعیش کە ئێستا خۆشببختانە لە کوردستان دەستمان کەوتووە بۆ قۆناغی سێم و چوارەمش و خاستن بۆ قۆناغی چوارەم کە جاران زۆر بێ ئەمەل بووین ئێستا شوتێکی زۆر باشی بڕیوە لە چارەسەری شێرپەنجە نەخۆش بێ هیوانە بێ لە ماڵەوە ببنە پاڵپشتی لایەنی دەرونی زۆر زۆر مهمە گرنگە دکتۆر تاکید ماڵەوە گرنگە دەوروبەر و هاوڕێکان گرنگە دائیرە و دەوامکردن گرنگە نەخۆشخانە خۆی دەوری زۆرە مەفروزە پاڵپشتێکی زۆر بکە بۆ نەخۆشەکان لە لایەنی دەرونیەوە تێی بگەینێ کە ئەو نەخۆشە دەتوانین زاڵ بین بەسەریا و هەر ئیمڕۆ خۆشببختانە لە کەناڵەکان وابزانم پیشاندرا دەیەها و سەتەها نمونەمان هەیە کە زاڵ بوونە زۆر بەسەرکەوتوانە بەسەر نەخۆشی شێرپەنجەیە لە زۆر مەراحلی پێشکەوتو توانیویانە لە ناوی برن ئەوە شتێکی دڵخۆشکەرە هەموو کەس لە ماڵەوە نەبێتە دکتۆر بەسەر نەخۆشەکەیە ئەو شتێکی پێ بڵێ ئەو شتێکی پێ بڵێ
من پێم خۆشە نەخۆش ببێتە نەخۆش نەبێتە دکتۆر و نەخۆش لە هەمان کاتە چونکە بۆی ئەم فیسبوک و ئینتەرنێتەوە شت دەخوێننەوە بەغەڵت لێکی دەدەنەوە لەسەر خۆیان تەطبیقی دەکەن بەبێەوەی بە ئێمە بڵێن لە دوایە کە دێنەوە دەبینین تووشی زەرەر بووە لێگەڕێن ئێمە چارەیان بکەین ڕێنمایەکانی ئێمە گوێ لێ بگرن چکە بە تاکید ئێمە بەداخەوە ژیانمان لەناو ئەو نەخۆشیەیە لەوانەیە بڵێن بەداخەوە لەبەرەوەی نەخۆشەکانی ئێمە قورسن بەڵام خۆشببختانە لەگەڵ یانین پاڵپشتیانین یارمەتیان نەدەین بە هەموو جۆرێ وا بزانم ئێمەش لە فەیسبوک و لە ئینتەرنێت لەوانەیە شارەزاییمان زۆر زیاتر بێ لە دەستنیشانکردن و چارەسەرکردن و خۆپاراستن لە شێرپەنجە. قەزەی خۆراک دووبارە تاکی دەکەمەوە سەری خۆراک وەکو خۆپاراستن لە شێرپەنجە زۆر گرنگکە لە 135 شێرپەنجە 100 کەس ئەتوانین 35 کەسی لێکم بکەینەوە ئەگەر بێت و خۆمان بپارێزین خۆراکی تەندروست جگەرە نەچێشین مەشروب و کحولیات نەخۆینەوە وەرزش بکەین داودەرمان بە ڕێکوپێکی بەکاربێنین هەندێک ئیلتیهابات هەیە بە ڕێکوپێکی چارەسەری بکەین بەڵام بۆ چارەسەری نەخۆشیەکە خۆراک ئەوەندە دەوری نییە چکە ڕۆژانە دێ بۆ لامان نەخۆش هەڵێ دکتۆرۆڵا 6 مانگە گۆشتم نەخواردووە 6 مانگە شیرنیم نەخواردووە باشە من پێتم وت چێ پێێتیوت وەڵا وتیان لەسەر وتیان ئیش ناکرێ ئێمە هەموو لەسەر ئەبحاس لەسەر ئێستاش پیدا بۆ پێڵێن evidence based medicine یعنی تطبیقکردنی پزیشکی مەلموس و بەڵگەدار من بەڵگەم هەبێ ئەو دەرمانە دەدەم لە 100 چەند چاچێکم لە 100 چەند چاچی ناکەم ئەو خواردنە دەدەم لە 100 چەند چاچێکم لە 100 چەند چاچی ناکەم زەرری لێ دەدەم پەنا نەبەنە بەر جیاوگۆڵ و ئەوانە پێش 1-2 ساڵ ئەگەر بیستتان لە تەلەڤیزیۆنەکان دەرچوو دیعایەکرا بۆ جیایەک کەوا جای وڵا نەزانویستە لە کردچووە بەکاریان دێنا گوایە نەخۆشێک لەسەر خۆی تەطبیقی کردو پێی چاک بووە کە لەوانەیە من لە بینی دوو قەوسیدا بنێم هیچ داتایەکم لەبەردەست نییە لەسەر چاکبوونەکەی هیوادارم چاک بوو بێتە من نادەکەم چاک بوو بێ بەڵام بەداخەوە من نەخۆشم بینی زۆر تووشی زەرەر بوون لەو شتە فبۆیە پێم خۆشە ڕێنمایی دکتۆر و پزیشکی لە بنکەکانی ئێستا خۆشببختانە لە هەموو کوردستان لە هەموو شارێک سنتەری شێرپەنجە هەیە بۆ دەستنیشانکردن و چارەسەر فەنابەر نەبەر ئەوانە هەر شتێ هاتە خەیاڵیان پێش ئەوەی تەطبیقیکەن لەسەر خۆیان لەگەڵ ئێمە باسی بکەن ئەتاکو تووشی زەرەر نەبن و ئێمەش بتوانین پاڵپشتیانی بن و چارەیان دەستە خۆش بێ دکتۆر زۆر سپاس کە لەگەڵمان بەشدار بووی سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ هاتنی ئێوە و هیوای چاکبوونەوە بۆ هەموو توشبوانی شێرپەنجە و نەخۆشەکانی خۆش بێ دکتۆر جان